هاي هنری کوردی بۆ تا چێشتی مجهۆر نازم هەم بەسەرەکە پلیقاوتەوە. باشە هونەرمەند پەروین شازادە هیچ بەرهەمێکی نوێی ئامادەیە بۆ هەم بۆ دراما و فیلم یاخود با بڵێن هەم بۆ گۆرانی و کلیپی شتێکی نوێ لە بەردەستدای بۆ ئێستادا؟ من ڕێزمێ بە قسەکەی بە ڕێزت بەخوا کلیپۆشێت پشتی دەوێ ئەگەر تۆ هاوکارت دەبێ ناتوانانی گۆرانی تەجیلکەیت چکە هەموو شتێک لەم ڕۆژایە بە پارەیە. لایانی دراماژ من ئەم ساڵ لەخوا بەزابێت لەگە کاکە سیروان و زانا و مامەسا شێرزاد و ئەدار و ئەم مجموعە هونەرمەندە بەڕێزانە و کاکە شەعبان شتێکی زۆر جوانمان کرد لە تەلەڤیزیۆنی دیمەن بوو بە ناوی میگمیک بەڕاستی بینەرێکی باشمانە بوو بەڵام ئیشەڵا بە تەماین لە دوای جەژن خەریکی شتێکین بەڵام حەزم لێ بێتە مفاجا باشترێکە. زۆر باشە ئێستا هونەری کوردی چۆن دەبینی؟ های هونەری کوردی بۆ تا چێشتی مجهۆر نازم هەم بەسەرەکە پلیقاوتەوە هەر هەچیاڵە سە دەڵێ من هونەرمەندم خۆی هونەروانێ بە قوربان دەبم وەختی خۆی من کە بووم بە هونەرمەند تاقی کرامەوە